من ناوم عادل حاجی بەکرە مامۆسای پیشەیم لە ئەعدادی سنایی ذهبە سەودی ئێواران. من ئەم کارە تقریباً لە نەوەتەکانەوە دەستم پێ کردووە، لە بیدای نەوەتەکانەوە تقریباً دەستم بە دروستکردنی ماکەیت کردووە. بیدایە دەستم پێ کرد زیاتر خەریکی دروستکردنی دێیەکان بووم. خانی قوڕم زیاتر دروستە کرد، منطقەی شاخاویەکانم زیاتر دروستە کرد. بەسەر لە بیدایە لەگەڵ دەستپێکردنم زۆر حەزم لە شوێنەوارە کۆنەکان بوو. جارجار دروستمە کرد بەس تایبەت نەبوو بە شوێنەوارە کۆنەکانی کەرکووک مەزەم ئەوانی وە ئەم کرد. هەر جارە و شوێنێکی کۆنم لە شارێ دروستە کرد. بەس لەبەرەوەی قەبارەی ئیشەکەم ئەو کات کە ئەم کرد تۆزێک بە گەورەی دروستەمە کرد. شوێنی دانان شم نەبوو دای بنەم لە ماڵەوە، شوێنەکەم بچووک بوو، نەمەتوانی زۆر بەردەوام تۆزێ سەری ئیشکەم، لەبەرەوە ئیشەکەم بەڵتی بوو. ئیشمە کرد بەس بە کەمی ئیشمە کرد، زۆر بە هێواشی ئیشمە کرد، لەبەرەوەی شوێنی دانانی ئیشەکانم نەبوو. ئەم فترەی دواییە خەبەرەی ئیشەکەم بچوو کردەوە. تەبعەن توانیم ئەم شێوازە بەم شێوازە بچووکم کردەوە. سەیرەکەم لەخوا بەزیاد بێ ژوورەکەشم گەورە بووتەوە، توانیم عەدەدێ هەرچەندێ زۆر بکەم شوێنمە بێ لەخوا بەزیاد بێ. بە دەستم بە شوێنەوارە کۆنەکانی کەرکووک کرد. تا ئێستا لەخوا بەزیاد بێ زیاتر لە 25-26 شوێنی کەرکووکم دروست کردوێتەوە کە تاریخەکانیان یعنی هی 1200ەکانی تایە، هی 1300ەکانی تایە. ئەبێ شوێنمان ئەوەنە زۆرە، شوێنی کۆنمان ئەوەنە زۆرە لە کەرکووک. من لەو باوەڕێم هەر دروستیکە ناگەیتە کۆتایی. ئەمە بەدەستمەوە شارەوانی کەرکووکە. طبعاً ئێمە هەر ئەم شارەوانیە دووجا گۆڕاوە، دووجا تعمیر کراوە، بە دوو شکل بە دوو شێواز هەیە. یعنی شێوازی یەکەم لەگە شێوازی دووەم ئەتوانم بڵێم هەرجیایە. ئەمە لە جادەی مەجیدیە بووە، چون ئەو کات کەرکووک لە قەڵاوە بۆ مەجیدیە، بۆ ئەو منطقانە، ینی کەرکووک بچووک بووە، زۆر بچووک بووە. ئەمەیان بازاڕی قەڵایە، ئەمە بازاڕ شوێن مریشک فرۆشەکان بووە. ئەو کات تەبعەن بەم شێوەیە ئینەکان زیاد دوو قات بووە، قاتی سەرەوە ماڵی تیا بووە، قاتی خوارەوەش دوکانەکان بووە، هەنێ ئیتر لانێ شوێن کۆمەڵی خانی تیا بووە. هەر ئەوێ هەر شوێنی مریشک فرۆشەکانی ئێستا بڵێن بەردەم خاسە. وڵی پلانەکەم ئەوەی من بەردەوام بم، وەکوتم تا ئێساکە من زیاتر لە 26 شوێنم تقریباً دروست کردووە، بەدڵنیایی بەردەوام شەبم. وەکوتم بڵێم ناگەمە کۆتایی، چکم کۆتایی ئەم کەرکووک ئەوەنە تاریخی کۆنی هەیە، ئەوەنە شوێنی کۆنمان زۆرە، ناگەیتە کۆتایی لەگەڵی. بەس من تا بۆم بکرێ ئینشەڵا بەردەوامە بم، هەتا ئەو کاتی ئینشەئەڵا لە کەرکووک ئەبینە ساحیبی مەتحەفێ مۆزەخانەیە. ئەو کات ئەمانە لەناو مۆزەخانەکە دانین و من لە زۆربەی چاکەوتنەکان داوام کردووە لە حکوومەتی کەرکووک. ئێماگە مۆزەخانەیەکمانە بێ، من بەدڵنیایی ئەمەی کردومە ئێستا داێنین و ئەوانەشی ماوە بەرداوام من بەرەبەر دروستیانەکەم و تا بتوانین لە مۆزەخانەیەکە کۆیان کەینەوە لە ناو کەرکووک.